کێشە بۆ ناردنی موچەی هەرێم دروست بووە. ستاندەریش زانیاری وردە ئاشکرا دەکات. ستاندەر مەرجی بەغدا بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکات. دەم پارتی داواکاریەک لەبارەی دەمیرتاشەوە ئاراستەی ئەردۆغان دەکات. وا بڕیار بوو ئەمڕۆ حکوومەتی عێراق بڕیار لەسەر ناردنی پارەی موچەی مانگی 5 بدات، بەڵام ئەمڕۆ ئەو بڕیارە نەدرا. ئەگوێرەی زانیاریەکان ناردنی پارە دەکەوێتە کۆتایی ئەم هەفتەیە یاخود سەرەتای هەفتەی داهاتوو. ئەگوێرەی زانیاریەکان بڕیار بوو ئەمڕۆ حکوومەتی هەرێم بڕی 120 میلیارد دینار لە داهاتی نانەوتی بۆ مانگی 5 ڕادەستی بەغدا بکات، بەڵام تا ئێستا ئەو بڕەپارەیە نەخراوەتە سەر هەژماری حیسابی حکوومەتی عێراقی. هاوکات عێراقیش ئامادەنی ئەمڕۆ بڕیار لەسەر ناردنی پارەی موچەی مانگی 5 بدات. هاوکات ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەوەی ڕوودەدات لە نێوان ئێمە و عێراق باج و سزای سەرکەوتنەکانمانە. ئەوان لەبەری ئەوەی هاوکاریمان بکەن هاتوون قوتی خەڵکی کوردستان دەبڕن و هاتوون سزای خەڵکی هەرێمی کوردستان دەدەن. نابرا وتیشی بەو ئەزمونەکەمەی هەمانە ئامادەین فێریان بکەین چۆن خزمەت بکەن و شارەکانیان بەرەو پێش بەرن. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد دەیڤ سامی لە کۆبوونەوەی ئەمڕۆی جەختی کردوتەوە کە ناردنی پارەی موچە بۆ موچەخۆرانی هەرێم بەندە بەڕادەستکردنی 120 میلیارد دیناری داهاتی مانگانە و دەستپێکردنەوەی هەناردەینەوت. بە گوێرەی زانیاریەکان تەیف سامی وەزیری دارایی عێراق سوورە لەسەر ڕادەستکردنی داهاتوونەوت. محەممەد نووری ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داڕایگەیان تەیف سامی وەزیری دارایی عێراق وتوویەتی ناردنی موچەی هەرێم بەندە بە ڕادەستکردنی نەوتی هەرێم بۆ سۆمە و ڕادەستکردنی 50% داهاتی نانەوتی کە بڕەکەی 120 میلیارد دینار کەمتر نەبێت. هاوکات عەتوانی سەرۆکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی داڕایگەیان وەزارەتی دارایی عێراق پارە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەنێرێت کاتێک کە ڕێککەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا جێبەجێ کرا. وتیشی پێویستە هەرێمی کوردستان پابند بێت بە بەندەکانی ڕێککەوتنەکە بە تایبەت داهاتی نانەوتی و ڕادەستکردنی نەوت بە سۆمۆ. جەنگی ساندار پەرلەمانتاری سەر بە پارتی دیموکراسی یەکسانی گەلان دەم پارتی داوا لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا کردووە لە پێناو بەهێزکردنی پرۆسەی ئاشتی و چەکدانانی پەکەکە لەگەڵ سەلاح الدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی هەدەپە کۆ ببێتەوە. لە میانی دانیشتنی پەرلەمانی تورکیا لەژێر ناوی کاریگەری هەنگاوەکانی ئاشتی و پێشهاتەکانی دیاربەکر پەرلەمانتارێکی دەم پارتی داوای لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کردووە لەگەڵ سەلاح الدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپە کۆ ببێتەوە بۆ ئەوەی پاڵپشتی کوردەکان بۆ پرۆسەی ئاشتی دوای ڕاگەیاندنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بۆ دانانی چەکەکانیان بەهێزتر بکات.